critical to promoting security, prosperity, and human dignity around the world. That's why I've devoted so much of my foreign policy to deepening America's engagement with this region. And I'm pleased that on this trip we made progress across the board. With my fellow leaders from Japan, Australia, and the Philippines, I reaffirmed that our treaty alliance زەختمان کردەوە لەسەر ئەو بنەمانێک کە لە پێشوودا باسمان کردبوو کە پاراستنی ئاسایشی ناوچەکەیە لە پێشوودا ئێمە زەختمان کردوێتەوە لەسەر ئەوەی کە هاوپەیمان بێ لەگەڵ هەموو هێزەکانی ئاسیان و لە لووتکەکەدا کە جەخت کراوەتەوە لەسەر دۆخی ئەمنی ئەو ناوچەیە و هەروەها ڕێگریکردن لەو سنوور کێشە لەو سنوور بەزانەیە کە لە ناوچەیەدا بوونیانەیە بەتایبەت لە دەریاکانی ئاسیادا ئێمە لە ماوەی ساڵی داهاتوودا بەردەوام دەبین بۆەوەی کە لە ساڵی داهاتوو بەشداری بکەین لەم لووتکەیەدا و لە هاوپەیمانێتی و هەماهەنگی ئابووریمان بەردەوامی لەگەڵ وڵاتانی ئاسیان و لە گفتوگۆکردندا بووم لەگەڵ بەرپرسانی ئاسیادا بۆ ئەوەی جەخت بکەینەوە لەسەر هەماهەنگی ئەمریکا و وڵاتانی ئاسیا و ئێمەش گەیشتینە یەک ئامانج کە ئەویش بگەینە ڕێککەوتنێک و لەگەڵ زۆرێک لە دیپلۆماتکارەکانی ئەو وڵاتە و لە زۆرێک لە بەرپرسانی وڵاتدا کۆبوونەوە بۆ ئەوەی کار بکەین بۆ ڕوبەڕەبوونەوەی گۆڕانکاری ژینگەی لەسەر تاسەری جیانە لە ئەم هەفتەیە بە لەم هەفتەیەدا زۆرێک لە گفتوگۆکانمان لەبارەی ڕوبەڕبوونەوەی تیرۆر بوو کە لە ئێستادا ئێمە ئەبێ ئەو هێرشانێک کە لە پاریس ڕوویداوە لە مالی ئێمە وەکو ئەمریکیەکان ئێمە ئەومان بیر دەکەوێتەوە کە هێرشەکانی ڕابردوومان بیر دەکەوێتەوە لە ڕابردوودا ئیتر لە یەکێک لە قوربانیانی کالیفۆرنیا کاری کرد لەسەرەوەی کە هانی خەڵکی بدا بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و ئێمە هێرشەکانی مێریلانمان بیر دێتەوە کە دوو کوڕی گەنج خۆیان کردە قوربانی بۆ ئەوەی ژیانی چەندین کەسی تر بپارێزن بۆ ئەوەی خەبات بکەن لە پێناوی پەروەردە و پێگەیاندنە ئێمە پێویستەکە کە سوربین لەسەر بەهاکانی هەماهەنگی و هاریکەری هیچ تۆرۆریستێک ناتوانێت ساڵدت بەسەرماندا و پێویستەکە کە هەماهەنگی زیاترمان هەبێت ئەو دۆخەی کە لە فەڕەنسا ڕوویدا لە مالی ڕوویدا دایکی خۆمم بیر دەخاتەوە کە لەلایەکەوە ئەوان ژیانی خۆیان کردە قوربانی بۆ چەندین کەسی تر کە ئێمە پێویستەکە ڕابردوومان زۆر باش لەبیر بێت لە بەرامبەر ئەو ڕووداوانەی کە لە ئێستادا ڕوودەدەن کە ژیانی خەڵکیمان زۆر بەلاوە خۆشەویست بێ بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو هێزە تیرۆریستانە ببینەوە لە ماوەی چەند ساڵە ڕابردوودا فەڕەنسا و وڵاتانی ئاسیاش بوونەتە قوربانی هێزە تیرۆریستەکان لە کاتێکدا ئەوان هەماهەنگی ئێمە بوون و هاوپەیمانی ئێمە بوون لە زۆرێک لەگەڵ هاوپەیمانانمان لە وڵاتانی ئاسیا ئێمە جەختمان کردوێتەوە لە ڕوبەڕبوونەوەی داعش ئوسترالیا و کەنەدا و زۆرێک لە ژاپۆن و مەلەیزیا و زۆرێک لە وڵاتانی ناوچەکاریکە لە تایوان و کۆریای باشوور جەختمان کردوێتەوە لەسەر ڕوبەڕبوونەوەی داعش ماوەی زیاتر لە ساڵێک دەبێت کە ئەمریکا هێزێکی هاوپەیمانی دروست کردەوە بە ڕوبەڕبوونەوەی داعش کە بە شێوەیەکی سەرەکی ئەمریکا سەرپەرشتیەوەی هێز هاوپەیمانی کردووە بۆ ڕوبەڕبوونەوەی داعش و لە دوای گروپی G20 ئێمە جەختمان کردەوە لەسەر هاوپەیمانیمان چۆن بتوانین لەگەڵ هاوپەیمانانمان کار بکەین بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش نزیکەی 20 وڵات لە ناوەوانیژا کە تورکیا وڵاتانی تر جەختیان کردەوە لەسەر و بەشداریان کردووە لە ڕووی سەربازیەوە نزیکەی 8,000 هێرشی سەربازیمان ئەنجام داوە دژ بە داعشتاوەکو ئێستا و جەخت دەکەینەوە لەسەر هەماهەنگیەکانمان بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش بۆی بەردەوام بین لە
ڕوبەڕووبوونەوەی داعش 500 وڵات هێزی تایبەتی زەمینیان ڕەوانە کردووە بۆ عێراق و ئیمارات و بەشێک لە وڵاتانی تر بەشداریان کردووە بۆ دروستکردنی سەقامگیری لە زۆرێک لە ناوچەکانی عێراق و هەندێک لە هێزی نێودەوڵەتی هێزی هەماهەنگیان کردووە لەگەڵ پۆلیسەکانی عێراقدا بۆ ئەوەی سەقامگیری دروست بکەن. ئێمە وەکو ئەمریکا گفتوگۆمان کردووە لەگەڵ وڵاتانی ئاسیا بۆ ئەوەی هەماهەنگیەکانمان بەردەوامی پێ بدەین بۆ تەنانەت سەقامگیری دروست بکەین لە سووریادا و لە ڕووی مرۆییشەوە ئێمە بەردەوامی دەدەین بە هەماهەنگی چالاکیەکانی خۆمان و هەروەها لە خۆگرتنی زۆرێک لە پەنابەران لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئێمە ویستمانە کە ڕێگری بکەین لە چوونی چەکداران بۆ ناو داعش و سعودیە هەوڵێکی زۆر جدی داوە بۆ ئەوەی ڕێگری بکە لە ئابووری و دەستکەوتنی ئابووری چەکدارانی داعش و مالیسیاش بە ئەمان شێوە هەوڵی دا و ڕایگەیان کە لە ئێستاوە کار دەکات لەسەر هەمان هەوڵ بۆ ڕێگریکردن لە داراییەکانی داعش. ئێمە زیاتر لە 20 چەندین ڕێکخراو هەن سەدان ڕێکخراو هەن و چەندین بەرپرسی وڵاتانی ئیسلامیان کە پێویستەکە کە ڕوبەڕووی داعش بنەوە لە ئاسی نێودەوڵەتیدا لە هاوپەیمانێتێکی نێودەوڵەتیدا ڕوبەڕووی داعش بنوێ. ئێمە وەکو هاوپەیمانان ئێمە هەرگیز ئەو بیرۆکەیە قوبڵ ناکەین کە داعش و تیرۆریستان هێرشکەنە سەر ڕیستۆرانتێن وەکوی ئێمە وەکو شتێکی ئاسایی ببینین، بەڵکو ئێمە ڕێگری لەو کاراکەین و زۆر بەڕوونی دەمانەوێت بڵین کە ناکرێت هێرشکەنە سەر شوێنێک بێنەوێت سروشتی تیرۆر ناکرێت هەندێک جارەیە لە جەنگدا هێرش دەکەن و لە هەندێک جاریشدا هێرش دەکەنە سەر فڕۆکەیەک یاخود ئەوان شێوازی مامەڵەکردنیان گۆڕیەوە دەیانەوێت خەڵک بترسێنن، دەیانەوێت لەسەر تاسەری جیانەوە خەڵکدا بمەزرێن. من وەکو سەرۆکی ئەمریکا ڕێگە نادەم شتێک لەو شێوە ڕووبدات لە تەواوی وڵاتاندا پێویستەکە هەمووان هەوڵی خۆمانە بێت ڕێگری بکەین لە هەوڵەکانی داعش و تیرۆریستان و ناکرێت بە شێوەیەکی جیاواز مامەڵە لەگەڵ خەڵکی دەکەن بۆی ئاین و بیرکردنەوەیان. ئەوە یەکێکە لەو بابەتانێک کە داعش کاری لەسەرەکە کە ئەمە تێڕوانینێکی زۆر هەڵەیە پێویستەکە بە تەواوی ئەو ڕەت بکەینەوە کە ئێمەش لە شەردانین دش بە ئاین هەرگیز ئەمریکا لە شەردانیە دش بە هیچ ئاینێک بەڵکو ئەمریکا خۆی لە چەند ئاین و چەندەتەوە و ئاینێکی جیاواز دروست بووە لە ناویژیاندا مسلمانانی ئەمریکا. من هەوڵ دەدەم کە ئەو تێڕوانینە هەڵانە بەردەوام ڕەت بکەمەوە کە داعش هەمیشە دەیەوێت بیچێنێت و دروستی بکە. ئێمە کاتێک دەمانەوێت داعش تێک بشکێنین لە جەنگدا بە هەمان شێوە لە ڕووی فکریشەوە تێکی دەشکێنین. ئێمە ناوچەکانی کۆنتترۆڵی ژێردەستی داعش بەدەستێنەوە داهاتی داعش تێک دەشکێنین و سەرکردەکانیان لە ناو دەبین، بە هەمان شێوە تێڕەکانیان تێک دەشکێنن و هێڵەکانی پەیوەندیان تێک دەشکێنەوە بە هەمان شێوە تێک دەشکێنین لە ڕووی و ئێمە لەو پرۆسەیەداین و هێشتا بەردەوامیمان هەیە سوورین لەسەرەوەی دڵنیا دەبین لەوەی کە بەهاکانی خۆمان لەدەست نەدەین. ئەو بەهانەی ئێمە بڕوامان پێ هەیە. ئێمە دەتوانین بەشداریمان هەبێت بە بڵاوکردنەوەی بیری هەماهەنگی و لێبوردەیی. ئێمە وەکو ئەمریکا بەردەوام دەبین لە هاوپەیمانیمان لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان و سوور دەبین و جەخت دەکەینەوە لەسەر هێرش و هاوپەیمانێتی خۆمان و بەردەوام دەبین لە پاشە پێکردنی داعش لە عێراق و سووریا و بە ئامانجگرتنی سەرکردەکانیان و دەمانەوێت بەو شێوەیە بەتەواوی داعش لە ناوبەرینەوە بۆی نەبنە هەڕەشەی بۆ ئێمە. ئێمە بەردەوام دەبین لە هاوپەیمانێتیمان لەگەڵ هاوپەیمانانمان و بۆ شێوە ڕوبەڕووی هەموو هێزێکی تونڕەو دەبینەوە و بەردەوام دەبین لە پشتیوانیکردنی مافەکانی مرۆڤ و هەموو بەهاکانی مرۆڤایەتی کە داعش و کە تیرۆریستان دەیانەوێت ئەو بەهانە لە ناوبەرن. ئێمە سەرکەوتوو بووین و بەڕووی هەر خیاڵێکە بینەوە کە داعش هەوڵی بۆ دەدا کە ڕێگری دەکەن لە سەقامگیری و ئاشتی و هەماهەنگی لە نێوان وڵاتاندا.